لا حالتي أو شەڕی کە ڕوویدا لە مووسڵ و لە دەور و پشتی کەرکووک ئێمە کۆمەڵێک هێرشمان ئەنجامدا دژی داعش و لە ڕوتبەش بە هەمان شێوە و ئەم پرسیارە دەبێت لایەن سەرکردەکانی سەربازی ئێمە وەڵام بدرێنەوە و ئێمە ئەو هێرشەی کرایە سەر کەرکووک بە توندی ڕوبەڕووی بووینەوە. داعش کردەوەی تیرۆریستی زۆر ئەنجام دەدەن و هێزێکی تیرۆریستن، تەنانەت ئەگەر لە ئەو ناوچانەش دەرمان هێنان بێگومان هەردەمێنەوە لەبەرەوەی ئینتیحاری و خۆکوژیان زۆرە و لە ڕوتبەدا چەند گروپێکی شاراوە ماون و لە هەموو جیهاندا ئەمە ڕوونە. دیارە تورکیا ئەندامێکە لە هاوپەیمانی نێودەوڵەتی و کۆمەڵێک هێرشی تیرۆریستی کرا دژی کورد و کۆمەڵێک خۆکوش ئەنجامیاندا. تورکیا دژی داعش وەستاوەتەوە لە سووریا، بەڵام لێرەدا لە عێراق تورکیا لە باشیقەدا بە هیچ شێوەیەک لەگەڵ هاوپەیمانێتی نیشتیمانی نییە لە باشیقە و ئامانجی ئێمە ئامانجی سەرەکی ئێمە ئەوەیە عێراق سیادەی عێراق لە جێ خۆیدا بمێنێتەوە و ڕێز لە حکوومەتی عێراقی فیدرالی بگیرێ و ئەوەی لە باشیقە ڕوویدا لەم ڕێگایەوە نەبووە و حکوومەتی عێراقی بەم شێوێ مامەڵەی کردووە. ئێمەش بەو شێوە مامەڵە دەکەین کە بە هیچ شێوەیەک بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق هیچ ئۆپەراسیۆنێک نەکرێ و ئەمەش گفتوگوی لەبارەوە دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا. گرنگە بە هیچ شێوەیەک ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام نەدرێت بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق.